نقطەی سێهەم شیکاریەکان زۆرن کە ئەڵێن هەڵیشتان نەخەڵەتێن، یەکێک ئەڵێ مە فیتی ئێرانە، یەکێکی کە دێتە بە دەموچاو پلاستیکەکەی خۆی ئەڵێ هەندێک مندەست لە ناوە هەن خزاونەتە ناو جەماوەرەکەەوە، وەکو ئەمڕۆ لە کفری لە کۆبوونەوەی سەرانی کفری ویداریە فاشیلەکان ئەڵێ ئەوەی بەرماخی کردوێ، واتە ئەوەی دەموچاوی هەڵپێچاوێ ئەوە مەسئولە یەی بیگرین، بۆی هەموو دەموچاویان بەڕووتی کامێرەکان بیگرێت سبێنێ ئەوانش بکەونەوە زیندان، ئەوانش بیان گرن. مافی خۆتانە لەم وڵاتە ئەوروپاییانەیە لەم وڵاتە دیموکراسیانە خەڵک دەموچاوی هەمووی هەڵە پێچێ، خۆ ئەگەر کەسێکیش ویشی گرن هیچ جەریمەی نەکردووە، ئەڵە مزاحەرەم کردووە. بەڵام بۆچی ئایانەوێ ئەو بە دەموچاوی ڕوویتەوە بن؟ هەرچەنە ئێوە جوامێر و ئازان ئەمڕۆ ئەو خەڵکە هاتووە پێشەوەی بەڵێ ئەوە عەبدوڵڵا بۆرە ئەمانەوە شار بەدەریکەین لێرە، دەموچاویشی بەڕوونی و ئاشکرای دیار و گەنجێکی 20 ساڵ مەحروم لە هەموو شتێک. لەبەرەوە ئەو شیکارانەش کە ئەڵێن فیتی ئێرانە، فیتی ئەوەیە، دەستێکی تیا، دەستی تورکیا، دەستی ئێرانە، دەستی عەبادیە، دەستی هەر کەسێکە، دەستی خۆشتانە. یعنی چی مەقەڕەکان لە پیرەمەگرونە سووتێنرێن بەڵام مەقەڕی کۆمەڵی ئیسلامی چۆڵ کراوە ئەنجای سووتێنن؟ ئەیانی چی مەقەڕێکی کە 200 قورئانی تایە ئەنجای سووتێنن؟ ئەیانی چی لە شوێنێکی تر مەقەڕی چواریان سووتێنراوە هی پارتی سەلامەتە؟ بەڵێ من دەسەکان کە هەیە خەڵک بەتاکید ئەنواع ئەشکال خەڵکی تایە، بەڵام ئەمە شەرعێتی مزاهەرەکە و جوامێری خەڵکەکە و پاکێتی ئیشەکەشیان ڕەش ناکاتەوە لە کەداری ناکە. لە هەموو دنیاەوە بووە مزاهەرە لە هەر شوێنەکە ئاکرێ، لە واشنتۆن ئێستا بکرێ ئەنواع ئەشکال مندەسی تایە. ئێوە ئێستا متابعە ناکەن کە ترامپ متهمە کرێ بۆی لە کاتی انتخاباتە یارمەتی لە بۆتین وەرگرتووە، هەموو شوێنێک وایە. زمانی تەکنۆلۆژیای و زمانی سرعەتە و زمانی مخابراتی بەهێزە کە تەکنۆلۆژیای لەبەردەستە شتێکی زۆر سەر و شتێکە هەموو نەوع خەڵکیی تیابێ. بەڵام من وەسیەتم بۆ ئێوە ئەوەیە کە ئێوە پێویستە کۆلکەی هاوبەش لە ناو خۆتانە بزانن چییە. ڕاستە ئێوە ئێستا داوای گۆڕینی دەسەڵاتەکەن، ئەمە هەدەفە گەورەکەیە، بەڵام ئەبێ هەدەفی تر لە ڕێگاتانە هەبی قۆناغەکان بۆی بڕۆن. قۆناغ بە قۆناغ ئەوانەی کە ئێستا ئەڵێن لە چەمچەماڵ 12 سەعات کارەباتانە بێ، ئەی بۆ پێش 2 هەفتە لەمەوە پێش کارەباکیان نەئەدا، دیارە لە ئیمکانە هەیە. ئەی بۆ ئەڵێن موچەکە ئەدەین، دیارە لە ئیمکانە هەیە کە موچەکەش بدەن. ئەی دیاریشە کە ئێستا لەو 4 سەرچاوی جاریشکە ئیشارەتم پێدا و کەسانێکی تری پسپۆریش وەکو عەلی حەمە ساڵح و ئەوانەی تر کە ئیشارەتیان پێداوە لە 4 سەرچاوەوە حکومەتی کوردستانی ئەتوانێ پارەی کاملی موچەی فەرمانبەرانی هەرێم کە 740 ملیۆن دۆلارە تەمینی بکە، زیاد لەوەی دەستەکەوە 6 ملیۆنیشی زیاتر دەستکەوتەوە لە مانگی ڕابردوو. ئەی بۆ نایدەن؟ کەوابوو ئەوان نایانەوێ ئەو شتانە تەنفیز بکەن. بۆیە زۆر زەروری ئێوە قۆناغ بە قۆناغی ئیشەکەتان بشزانن کە ئێوە شۆڕشێکتان دەست پێ کردووە، شۆڕشێکی توولانیە، مەرجیش نییەوە لە 2-3 ڕۆژە لە 2 هەفتەیە سەرکەون. بەڵام پشو درێژ بن بەو ئیرادەیەکە و بەو تەسمیمەی کە ئەتانوێ بیگۆڕن لە ڕەگ و ڕیشەوە دەری بێن و بیگۆڕن، حتا ئەو کاتەی بە ئازادی خۆتان بە سەربەستی خۆتان مناقەشەی دەستورێگەکەن، پاشان دەسەڵاتێک هەڵەبژێرن بە ئیرادەیەکی سەربەخۆ، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ دروستەکەنەوە کاتە بۆ انتخاباتەکان، نەک ئەمە ئێستا پارتی وێچێتی تەعینیان کردو. هەتا ئەگەنە ئەو مەرحەلەیەش تو لە کێشێ شۆڕشێکی پشو درێژانە پێویستە، بەڵام دڵنیاش بن لەوە کە سەرکەوتنەکە بەدەست دێنن. هەنگاوی یەکەمیشم وەسێتیشم دیسان بۆیە زۆر تکرارێکەمەوە ئەڵم لە داری قەمتەران و هەتاکو ئەگاتە دۆڵی شەهیدان، هەتا ئەگاتە ئاخر سەر سنووری ئەو بەری سنوورە مەلعونەکە. ئەم جوامێرانەی کە زیاتر لە شوێنەکانی تر بەردەوامن تایە، مەکسەبیان زۆرتر دەستکەوتووە، مەقەڕاتی هەمویان لابردوون و دەسەڵات و هەمویان پێچاونەتەوە. ئەوانە خۆتان زەروری ئەقڵتان پێ بشکێ، شورایەک لەناو خۆتانە هەڵبژێر، خەڵکانێکی خۆتان مەرج نییە وا بزانین هەرچی لە سوڵتەیە بوو بێ بە وەزیرەوەیان بەندام پەرلەمان و هەمووی خراپ بوون. نا، خۆ عەلی حەمە ساڵحیش کە باسم کرد یا عەبدوڵای مەلا نووری لە گەرمیانەوە خۆمانە شەر بەشدار بوون تایە، دەیانی تری تایە کە پاک بوون، سەرڕاز بوون، دایمە لە تەرەفی گەلا بوون و نوێنەری میلەتەکە بوون، ئەتوانن یارمەتی لەوانە ژوەر بگرنەوە. بەڵام بە سیفەتی شەخصی خۆیان زەروریە خۆتان شورای خۆتان دروستکەن.
ئەنجا خۆتان ڕێکخن پێشەوەی بچنە مزاهرەکان بچنە خۆ پیشاندانەکە لیژنەتان هەبێ لیژنەیەکی طبی لیژنەیەکی خواردن لیژنەیەکی چارەسەرکردنی بریندارەکانتان لیژنەی تەوجیهکردن لیژنەی شیعارات هەموو شتێکتان پێویستەوە منەظەم بێ ئێوە بیرتان دێتەوە وەختێک ئەلبوعزیزی خۆی سووتان لە تونس لەبەرەوەی عەرەبانەکەشیان سووتاندبوو بۆ ئەوەی سەوزەی لەسرە فرۆشت سەرباری ئەوەش لێی درا زلەیەکی لێدرا پاشان خۆی سووتان دوای بوو بە شۆڕشێک لە تونسا پاشان خەڵکەکە هاتە سەرجادە وەکو هەستی مەحروم بوون ڕئیس جمهور کە زەین العابدین بوو پاشان هاتەوتی ئەلئان فەهیمتوکم ئێستا تێتان گەیشتم جاوە ماوێتی نێچیروان تێبگە تاغوتانی سەرانی غەدریش تێبگەن ماویانە جارێ ئەوانیش سەر شۆڕەکەن ئاوا دێن ئەڵێن ئێستا تێتان گەیشتین بەڵام سەری ئەوانیش پانکەنەوە هەروەکو چۆن زەین العابدین لە نیوە شەوە ڕای کرد بەڵام جوامێر و ئازا و لێ هاتوو بن ئیدارەی خۆتان ببەن بەڕێوە تەوجیهی خۆشتان خۆتان بیکەن بەڵێ خەڵک دەسە خاتە ناوتان ئەمما ئەگەر لیژ نەبوون خۆتان توانیتان کۆنتڕۆلی ئیش و کاری خۆتان بکەن ئەوەی مڵکی خەڵکە بیپارێزن ئەوەی هەروەکو ئیشارەتم پێداهی ئەو سێ پیاوە بەڕێزەم ناوهێنا ئەوانە کە مڵکی خەڵکن هەروەها ئەوەی کە بەلەدەیە دایرەی حەریقە ئەو جۆرە شتانە خەستەخانەیە ئەوانە مڵکی خۆتانن هەرەکەوێتەوە بەردەستی خۆتان بەڵام لە هەنگاوی یەکەم کە ئێستا بەرەو ئیدارەی دەوڵەتە ڕۆن واتە ئەوان ئەسووتێنن دەریانەکەن نابوتیانەکەن ڕفزیانەکەنەوە دووهەم ئەم جارە ماڵی مەسئولەکان وەکو چۆن حیزبەکانیانتان ڕسوا کرد ماڵی مەسئولەکانی پارتی وێچێتی سیارەیان بسووتێنن مڵکیان بسووتێنن خانۆکانیان بسووتێنن خۆیان بگرن چونکە ئەوانە هەمووی سەرانی غەدرن ئەوانە هەمووی ئالیەتێک بوون بەدەستی ئەو دوو تاغوتەوە کە توانیویانە ئێوە مەحروم بکەن ئێوە بگەێنە ئەم حاڵەتی ئیفلاسە ئەوەش بزانن شۆڕشەکەشتان شۆڕشێکی پیرۆزە لە زەمانێکی تەکنۆلۆژی بەقوتە ئەجینا ئەمڕۆ نەتەوە یەکگرتوەکان تەدەخولی ناکرد لە ئیشێکی حەسار گەمارۆدراوی پشدەرایە گەمارۆدراوی کورد باشووری کوردستانە لە ئومەمی متحیدەوە یان لە ئەڵمانیا لە ئیتحادی ئەوروپی و متابعی ئیشەکانی ئێوە بکەن ئیشەکەتان گەورەیە و باوەڕیشتان بە خۆشتان هەبێ قۆناغ بە قۆناغیش بە حەول و قووەتی خوای بڕن مادام ئێستا هەستان پێکرد گۆڕانکاریەکە چییە لە ڕیشەیەوە بێ دەربێ گۆڕانکاری نان و ئەمانە نەعیلاقەی بە ئیسلامەوە هەیە نەعیلاقەی بە عەلمانیەتەوە هەیە نەکەسی ئیسلامی خۆی بکا بە ساحەبی نەکەسی عەلمانی خۆی بکا بە ساحەبی نەیەکێکی مفەکرێک بێ بڵێ من خاوەنیم خاوەنەکەی ئەو زەمی لە فرۆشەیە ئەو بێدانەیە ئەو بێدەرمانەیە کوڕەکەی هاتوۆتە سەرجادە لە بەرەوەی خۆی ناتوانێت ئەوە ئەوانن کە هەموو ڕۆژێک معاناتەکانیان نەچێژین ئیشەکەتان ئیشێکی گەورەیە و ئەو شیکارانش کە ئیکەن هیچ یەک زەڕە لە ئێوە نەگۆڕێ لە خەتی استراتیجیتان هەدەفتان کە لابردنی ئەو تاغوتان و ڕیشە دەرهێنانیانە جا ئەمڕۆیە سبەینێ ساڵێکێ دوو ساڵی ترە مصر بن لەسەر کاروباری خۆتان شێوازەکانیش نوێ ئەبنەوە توانن بیگۆڕن جار بۆ جار هەتا ئەگەنە ئەو کاتێک کە ئیدارەی دەوڵەتێک دروست دەکەن اعترافی پێ بکرێ یان نەکرێ ئەنجا ئابووریەکی شەفاف تواناتان هەبێ محاسەبە بکەن چاودێری قانونی لە پەرلەمانەوە چاودێری دەستوری چاودێری قانونی هەرێکە لە دایرەی خۆیەوە چاودێری ئیعلامی چاودێری شعبی کە ئەو چوارەشن چاودێری میلەت لە هەموو وڵاتانەوە کرن لە وڵاتانێکەوە کە خەڵک ئازادە ئەجینا وەڵڵاهی عەزیزانی من بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم دوایەوەی لە ئێنارتیان داوە دوایەوە شاسواریشیان گرتووە دوای ئەوەی کە ئەو هجومانەشەکەنە سەرەوە بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم زۆنی سەوزە بێ بە میسر زۆنی زەردیشە بێ بە سعودیە پشووی تیا نادەن هەناسەی تیا نادەن ئەگەر ئەمەتان بەسەر هەبڕوە نەیەڵن بەسەرتانە تێپەڕێ خاوەنی ئیرادەن شەهیدیشتان لەو پێناوایە داوە خوای گەورە بە شەهید وەریگرێ و ئێوەش ئەهلی ئەو جوامێریان پاشان